سڵاو و ڕێز و حورمەت خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد کوڕەکەی حاجی عەلی پێنجوێنی هەرە چۆنن جەماعەت باشن کوڕەکان بەتەین هەموو شتێ باشە ئەم شوێژ هەنێ قسەتان بۆ بکەم تەواوە بێعەیبە دەستان خۆش بەخێر بێن بەخێر بێن سەر چاوانی من هاتن خۆشەویستانی من بەخێر بێنێن ئەم شەو کۆمەڵی قسە و باسان بۆ کەم لەسەر ئەوەی کە لە تورکیا و ئەیهێنن بۆ پارتی و بۆ شاسوار و بۆ یەکێتی و بۆ هەموو ئەو هێزانی کە هەن ئەوەی کە من چۆن ئەو ناوچەیە ئەبینم و ئەیانوێت چی بکەن لەم کاتانەیە لەسەر ئەوە کۆمەڵی قسە و باسان بۆ کەم هیوادارم کە بتوانم خزمەتێ بە هەموو لایە بکەم بەخێر بێن سەر چاوان بەخێر بێن قوربانی ئێوە خۆتان گوڵن کاکە حەمەد گیان ڕێز و حورمەتم بۆتانێ قوربانە یاخوا بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد هات ئاراوە یەک دوو دەقیقا وەسین تاوەکو بە ڕێزانێک کۆ بنەوە پاشان ئەچنە ناو قسە باسەکانەوە ئێراوەڵە هەموو با چۆن لە وڵاتەکانی ئێوە لابرا هۆڵەندا سادە ئاراوەڵە بەخواستیە بەشی هۆڵەندی هەمووی لە سەرمایە تووشی ڕێق لەسپیکە بوون ئارە بەخورە ئاراوەڵە دەست پێ بکەین وردە وردە سەرچاو هاتن قوربانی تۆ کاکە محەممەد گیان قوربانی هەموو لە یەکتان یاخوا بەخێر من سەرچاو عزیزان هەمووتان ئەوە ساڵانێکە کە گوێتان لە منەوەیە و زۆرێک لە نزیکە و زۆربەی تریشی لە دوورەوە من ئەناسن و هەموو ئێوەی بەڕێز ئەدەبیاتی سیاسی من دەزانن هیچ کاتێک لە تەخوێنکردنی هیچ کەس و لایەنێک نەترساوم زۆر جانان ڕێکەوتووە لە پێنج قۆڵەوە بە دۆشکەی پێنجلولە و چوارلولە هێش کراوەتە سەرم لە پارتیەوە لە یەکێتیەوە لە حزکەوە لە ئیسلامیەکانەوە لە گروپەکەی شاسوارەوە بەڵام دیسانج من قسەکانی خۆم کردووە نەترساوم و قسەکانم بە قازانجی شێبێ لەو کاتەدا بەڕاستی دلەی ترساوم نەبۆشم کێشە بووە چونکە بێلایەنانە قسەی خۆم کردووە ڕای خۆم دەربڕیوە نەترساوم لە هیچ کاتدانەوەیەکی هەموو نەیارە سیاسیەکان بۆیە لێرەوە ئەمێ ئەوە بە هەموو لایەکتان بڵێم کە هەر میدیاکار و هەر هونەرمەندێ یا هەر نووسەرێ هەر شاعیرێ و بە پارە و بۆ بەرژەوەندی تایبەت نووسی ئەوە بەڕاستی زۆر ناژەنە ئەوە زبڵ نووسە نەک نووسەر و ڕەخنەگر و مێدیاکار ئەگەر بە ملیۆن ملیۆن ئیرۆم بۆ هەڵبڕێژن و ئەگەر لە زێڕم بگرن هەر ئەوە ئەڵێم کە بڕوان پێ هەیە و بە سانتیمەتێکیش لێلا نادەم بیشمەوێ سروشتیان ناتوان چکە تەبعەن بەو جۆرەیە ئەو هەموو زبڵە کە لە باشووری کوردستانە هەیە کە ناویان لە خۆی ناوە مێدیاکار و یەکی مایشێکیان پێ و هەر لەش فرۆشێگێتە سەرجادە سەد مایک تێ ئاڵێ لەبەرەوەی کە ئەمانە بێ ئیش و بێکارن لە حەقیقەتە چونکە ئەگەر مێدیاکاری ڕۆژنامەنووسێ بەڕاستی ئیش و کاری هەبێ ئەچێ بۆ هەرچی کون و قوش بنە ئەگەڕێ بۆ ئەوەی شتێک دەربێنێ کە خزمەتی وڵاتەکەی بکە بەڵام ئەمانە چونکە هیچی ئیش و کاریان نییە بۆ خۆی دانیشتون خۆیانە دوو پیرێژن لە کۆڵانێکا شەڕیان بێ ئەمان مایکەکەی بن ئەڵێن ئەوە پولێکیان شەڕەکە لەسەر چی بوو ئەی کامتان ئەوەی کە کاتیانی چونکە ئیش و کاریان نییە هەر لەبەرەوەیشەکە لە باشووری کوردستانە کە 6 ملیۆن خەڵکی تایە بەقەدەر هەموو ئەوروپایە 3 جار بەقی هەموو ئەوروپا مێدیاکار و ڕۆژنامەنووسی تێدایە من باشم عزیزان ئازیزانی ئارام ئەحمەد چەند جارێک من باسم کردووە بۆیە بیرتانە خەمەوە چونکە کورد زاکیرەی وەکو ماسی وایە دوای 20 سانیە ئەچێتەوە سەسکەی خۆی بیرێچێتەوە من لە مانگی نۆدەی ساڵی 2016 بابەتێکم نووسی لەژێر ناونیشانی ئەجندای پارتی و بنەماڵەی بازرگانی لە دەڤەری سلێمانیە ئەو کاتە کاک نەوجیرفان مسەفا کە لە لەندەن بوو تەلەفۆنی بۆ کردم ئەو زانیاریانە ئەو دایمێ من وتارەکەم بڵاو کردەوە کە زانیاریەکان هەمووی دقیق بۆ هینی نەوجیرفان مسەفا بوو بەڵام من بڵاوم کردەوە بەڕاستی
لەویا باسم لەسەرەوە کرد کە گروپێک بەڕێگاون لە بینی بەرهەم ساڵح و شاسواری عەولواحیدا ئەمانە ئەیانەوێت لیستێ دروستکەن بە ناوی لیستی هیوا. طبعا زانیاریەکان دروست بوو، بەڵام لە دوجارە دەنگی من عیبی نییە خۆشەویستان، بەڵام لە دوجارە ئەوە بوو بەرهەم ساڵە هاتەتەرەوە حیزبێکی دروست کرد و بۆ پۆستی سەرۆک کۆماری خۆی فرۆشت و ڕۆی چووە بۆ ناوێکێتی ئیتر شاسوار مایەوە کە ئەجندای پارتی و بنەماڵەی بازرگانی لە دوای گۆڕانەوە وردە جێبەجێ بکات. بۆیە ئێستا نەتیجەکەی دەرەکەوێت کە ئەو مۆزوعانە چۆنە و جا بزانن کە ئارام ئەحمەدەکان زانیاریەکانیان چۆن بووە و چۆن بە دەقیقی شتەکان پێکاوە. بۆیە لەو سەردەمانەوە من ئاگاداری هەموو ئەو یاریانم کە دەستی پێکردووە. ئێستاش دوای ئەوەی کە پاڤڵی تاڵەبانی ملی نەدا بە کۆمەڵێ مەوازعی سیاسی بنەماڵەی بازرگانی و ئەو دەنگانەی کپ کرد کە لە ناوی یەکێتیە خەریکی یانیکردن بوون و زۆربیان بوون بە چەند بەشێکەوە گروپ ینی پارچە پارچە و سیاسەتی پارتیان جێبەجێ کرد. ئەو کاتە من ئەوانم ناونا پرۆپارتیەکانی ناو یەکێتی، چونکە هەمویان پاریان لە پارتی وەرەگرت لە یەکێتیە نەخۆ ئالم بابەتانم. هەرچەندە ئەوەی ئێسش پاڤڵ ئەیکا خراپە لەبەرەوەی کە یەک سەرکردایەتی بۆی نییە بیرکاتەوە، بۆی نییە قسە بکە. حیزبی یەکێتی ئێستا وەکو کۆریای باکووری لێهاتووە، ئەوەش خراپە بەڕاستی. بۆیە مەسرور و شاسوار کە لەم کاتەیە ئەڕۆن بۆ تورکیا ئەبێ من ڕوونی کەمەوە کە بابەتەکان چییە و ئەو هاوکێشەیە چۆنە و چۆن نییە. من پێشتر زانیاریم بڵاو کردەوە لەسەر دانیشتنی مەسرور و شاسوار، واتە ئەمە یەکەم جار نییە کە مەسرور ئەڕوا بۆ تورکیا و شاسوار ئەچێ بۆ تورکیا. پێشتریش لەگەڵ مەسرورە چەند جار دانیشتنیان کردووە کە من لە لایڤی زووترا باسی ئەو دانیشتنانەی شاسوار و مەسرور بازرگانیم کردووە. هەرچەندە ئەوەی کە من دیقەتماوە هەندێک جار لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان شاسوار یاریەکە لە بینی پارتی یەکێتیە، واتە هەندێک جار خۆیە تەپاڵی یەکێتی، بەڵام شاسوار بەشی تورکیایە و بەشی پارتی و بنەماڵەی بازرگانیە. ئەوان بەسەریازاڵن ئەگەر جاجاری شەر لا بکاتەوە بەلای یەکێتی و لە سلێمانی و ئالم بابەتان. ئەمەوێ بە هەموو لایەکتان بڵێم کە 15 کورسیەکەی ئەم جارەیش تورکیا دیزاینی کرد و بۆی داناوە. ئەمە ڕوونە بۆ هەر هەموو لایەک دەنا خەڵکی کوردستان دەنگیان بە شاسواری عەولواحید نەیەوە. ئەوە درۆیەکی گەورەیە کە خەڵکانێ ئەو نە کاڵفان بن بڵێن خەڵکی کوردستان 15 کورسیان داوە بە شاسوار. شاسوار لە باشووری کوردستانە هەتا ئێستا کە من ئەم قسانە ئەەکەم نەیتوانیوە 2000 کەس کۆ بکاتەوە بێتە سەر شەقام دشی پارتی وێشێتی، کەواتە چۆن نەتوانێت 15 کورسی بهێنێت. من لە ئێوە ئەپرسم و هەرێکە لە خۆتان بپرسن کام لە ئێوە دەکەس ئەناسێ کە بەڕاستینەوەی نوێ بێت. باشە من خۆم تەنها یەک کەس ناناسم کەنەوەی نوێ بێت، چ لە ئەوروپا چ لە کوردستان. باشە کە خۆشم بە کۆمەڵایەتیترین کەس ئەزانم لە باشووری کوردستان و لە ئەوروپایشە. بەڵام هەتا ئێستا یەک کەسێک نەبووە تەلەفۆنێ بۆ ئارام ئەحمەدکە قسە لەگەڵ ئارام ئەحمەدکە بڵێ من نەوەی نوێم یا من لەگەڵ شاسوارم، هەتا ئێستا سڵتم نەکردو بەڕاستی. باش نییە بە شەرتێکیش من سەدان هەزار ئینسان ئەم ناسێت و ئەناسم، بەڵام تایسە نەبیستووە، کەواتە ئەوە درۆی گەورەیە لە حەقیقەتە. ئەوەی تورکیا ئازیزان دژی یەکێتی ئەیکا لەبەر ئەوە نییە کە یەکێتی سەر بە ئێرانەس. ئێمە باسی ئەومان کردووە کە جوغرافیای یەکێتی بە ئێرانەوەیە، پارتی بە تورکیاوەیە. باشە یەکێتی کەوتە سەنگەری ئێرانەوە، پارتی لە سەنگەری تورکیادایە. بەڵام کێشەی تورکیا ئەوە نییە کە یەکێتی سەر بە ئێرانە بۆیە ئەو شتانی لە بەرامبەراکە، بەڵکو لەبەر ئەوەیە کە واتە لەسەر پەکەکەیە و لەسەر پەیەدە و ڕۆژ ئاوایە. بۆیە لەگەڵ پارتی و شاسوار و ئانە هاوجوتە، لەگەڵ یەکگرتووە هاوجوتە، بەڵام لەگەڵ یەکێتیە هاوجود نییە. لەبەرەوەی کە پێی وایە ئەو دەڤەرەی کە ناوی دەڤەری سلێمانیە پەکەکە تێیدا باڵا دەستە و یەکێتی یارمەتیانەدا مەیدانی بۆ کردوونەتەوە، یارمەتی ڕۆژ ئاوادا. لەبەر ئەوەیە کە تورکیا غەزەبی لە یەکێتی گرتووە و شەڕی یەکێتی ئەکا لە ڕێگەی پارتی و لە ڕێگەی دەستکەلاکانیەوە لە باشووری کوردستانە. هەرچی پارتیە لە سەنگەری تورکیادایە هەمومان ئەزانین، باشە دژی یەکێتیە
و پارتی قازانج لەو شەڕی تورکیاکە دژی یەکێتی و پەکەکە و پێدە و ئارم بابەتانە وەکو بنەماڵەی بارزانیش هەمووتان ئەزانن بە سروشت دژی پەکەکەیە دژی پێدەیە دژی هەموو حیزبەکانی چواپاچەی کوردستانە پارتی و بنەماڵەی بارزانی چونکە پارتی فەرهەنگی بەو جۆرەیەکە هیچ دەسە و تاقم و حیزب و گروپێک قبوڵ ناکە ئەگەر ڕەعیەتی خۆی نەبن ئەگەر دەسەنەوخواری خۆی نەبن ئەگەر زەلیلی خۆی نەبن ئەگەر تۆ بنەماڵەی بازانی بە شاسوار و سەرۆکی کورد بزانی شاسوار قەسمە شاسواری جوتیکە نییە قەسم ئەوە کە سوار چاک سوار ئەسپە بێتەوەوانە ئەگەر تۆ بنەماڵەی بازانیت بە هەموو شتێک زانی و بە گەورە زانی و بە ڕابەر و سەرۆکی کوردی هەچوا پاشە زانی ئەوە تۆ زۆر باشی بە قازانجی پارتی ئەگەر نا ئەوە تۆ دوژمنی توتەوە بۆیە پارتی دژی هەموو ئەمانەیە بە تایبەتی بنەماڵەی بازانی بۆیە هەر ئەم یەکێتیە لە ساڵی 92 هەمووتان بیرتانە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکیان هەیە شان بەشانی پارتی و بنەماڵەی بازانی شەڕی پەکەکەیان کرد باشە تورکیا قبولی کرد و یەکێتی پێ باش بوو و دەرگای بۆ یەکێتی و مامجلالی ئەو کاتە کردبووەوە لەبەر چی لەبەرەوەی مامجلال و مەسعود بازانی چوونە سەنگەری تورکیاوە 35 ملیۆن دۆلاری ئەو کاتیان وەرگرت و شەڕی قەندیلیان کرد چەند جار باسمان کردووە ئەو کاتە یەکێتی حیزبێکی باش بوو چونکە جاز بوو بۆ پارتی و بنەماڵەی بازانی بەڵام ئێستا بۆ شکڵی نییە بۆ تورکیا لە واقع لەبەرەوەی پێویستە هەر کەس تێبگام شەڕی تورکیا لەگەڵ یەکێتی لەبەر ئەوە نییە کە یەکێتی پیاوی ئێرانە بەڵکو لەسەر پەکەکە و لەسەر پێدە و ئەنم بابەتانێ بەڵام ئەگەر یەکێتی وەکو منطقی عەقڵ بیشی ئەوێ وەکو پارتی بچێتە سەنگەری تورکیاوە بە حکمی ئەو جوغرافیایی کە تایەتی و پاڵی بە ئێرانایەوە دیسان ناتوانێت باشە و تورکیاش بەوە ڕازی نابێ کە یەکێتی هەندێشتی بۆ بکە وەکو شتی بچووک و ئارەم بابەتانە بەڵام تورکیا هەموو شتێکی ئەوێ وەکو پارتی بە نمونە وەکو چۆن ئێستا بۆ نمونە لە 20 شوێنە پارتی لەشکی تورکیا هێناوەتە ناو باشووری کوردستانەوە هەمووتان ئەوازان بۆیە ئازیزان من وەکو ئارام ئەحمەد خوێندنەوە ئەکەم کارم بەسەر ئەوانەوە نییە کە دابەش بوون کوڕی ئەم حیزب و ئەو حیزب و ئەو دەسە و تاقمن و لە ڕوانگەی بەرژەوەندی حیزبەکانیانەوە قساکەن من جیاوازیم هەیە بەڕاستی من واقع بینم حیزب ئاوای لێ نەکردوم کە چاوم بەس بەری خۆم ببینێ باشە وەکو ئەسپانەی کە دانلەقاوەکەن بە سەریانە و ئەو شتێکن بە چاویانە بەس بەرپەی خۆم ببینم فەرقمان هەیە لە حەقەتە بۆیە لە پەیوەند بە یەکێتیەوە کە لەسەر بەرەی ئێران ماڵە لە عێراقا ئەمە پێشت باس کردووە حتا کاتی خۆی قسەم بە پاڤڵ وت کە تۆ بەچە حەقێ ئەچی بەیاننامە دەرەکەی بۆ کوشتنی حسێن نەسروڵڵا باشە ئەچی بڵاوی یەکەیتەوە ئەمە کارێکی خراپ و ناسیاسیان هەیە بەڵام خۆتان ئەزانن ئازیزانی ئارام ئەحمەد سیاسی کوردی گوێ لە کەس ناگرن لە خۆیان نەبێ ئەگەر بیزانن قسەکان لە سەدا سەد ڕاستە هەر جۆرە ناگەن ڕکەوە تایبەتی بۆ ئێمەمانان کە کەسانێکی سەرسەختی ڕەخنەگیری پارتی یەکێتین گوێ لەو حەقایقانش ناگرن کە ئێمە باسیەکەین و هەر بەگوێ خۆیان دەکەن چونکە هەمویان ڕەخنەگیری جدی بە دوژمنی خۆیان ئەبیننەوە دوژمنیش بە پەیمانتە قسەی لێ قبوڵ ناکرێت ئەگەر ڕاستیش بڵێ دیسان قابلی قبوڵ نییە ئەمە ئیتر دەردێکە کە تووشی هەموو ئەم حیزبانە و هەموو سەرکردایەتی ئەم حیزبانە بووە ئێستاش وەکو چۆن لە لایڤی پێشوا باسم کرد کە لە سووریا تەنها بە دەرەجەی یەکەم ئێران و نفوسی ئێران زەرەریان کردووە واتە گروپەکانی سەر بە ئێران زەرەریان کردووە و خودی ئێران زەربەی خواردووە لەو گۆڕانکاریە کە لە سووریا کراوە ئەم زەرەرە گروپەکانی سەر بە ئێران و خودی یەکێتیش ئەگرێتەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان یعنی لە چەندمانی ڕابردوو ئەوانە ئەبێ ئێمە بین بە شاهیدی ئەوەی کە یەکێتی و ئەو گروپانی سەر بە ئێرانن زەرەر ئەکەن بەمانای کەلیمە ئەگەر لە سەنگەری ئێرانە نێنە دەرەوە بۆیە لە یاریەکانی سووریایە تورکیا قازانجی کرد ئێسەیش پارتی و شاسوار و یەکگرتو بە تەواوی ئەمسیانە لە سەنگەری تورکیان وەکار بۆ ئەجندای میت و تورکیا ئەکەن خۆشتان نەزانن تورکیا کورد قبوڵ ناکات حتا بە مردوویش کورد قبوڵ ناکات حتا گۆڕستانی کوردیش قبوڵ ناکات بە نمونە بەڵام ئێستا ئەم حیزبانە بەکارەهێنێ بۆ بەژەوەندیەکانی خۆی بۆ سەرکەوتنەکانی خۆی کاتێکیش دەستی بە بەژەوەندیەکانی خۆی گەیشت ئەمانە ڕەسواکە و ئەمانە لەناو ئەبات بۆیە ئێستا تورکیا ئەوێ ئەگەر یەکێتی بە تەواوی تەسلیم نەبێ بە ئەجندای پارتی و بنەماڵەی بارزانی کە ئەجندای پارتی و بنەماڵەی بارزانی هاوتەریب ئەجندای دەوڵەتی تورکیایشە
ئەوە ئاوتی ئەکەن لە پارتی و شاسوار و هەندێ وردەکوسی و یەکگرت و ئالم بابەتانە حکومەتێ دروستکەن بۆ خەیان و یەکێتیش بخەنە ئەو لاوە لانی کەم ئەگەر ئەوەش نەکەن لەم خۆناغەیە ئەمە هەڕەشەیەکە ئەگەریش یەکێتی تەسلیم بێ بە ئەجندای پارتی و تورکیا ئەوە بەشێکی ئەدەنێ حکومەتی لەگەڵ دروست ئەکەن ئەیکەن بە شەریک وەکو جاران ئەو کاتەیش لەم لاوە ئێران زۆری بۆ ئەهێنێ بۆیە ئێستا بەپێی هەموو عەقڵ و بیرکردنەوەیە یەکێتی هیچ شیوای بەدەستەوە نەماوە وەکو دەڵێم تۆق دراوە یەکێتی مەجبورە بچێتەوە بەردەم پارتی و بۆ بۆشەی ئەیدەینێ ڕازی بێ کە ئەمە دۆڕانێکی حتمیە لە حقیقەتە ئیتر من نازانم ئایا یەکێتی چ بەدیلێکی تری هەیە لەو هەڵکێشانەیە بۆیە گروپەکانی سەر بە ئێران بە حەشتی شعبیشەوە تەواو لاواز بوون و ترسی لێدانیان هەیە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیل و ئالم بابەتانەوە وەکو وتم کە ئەمانە بۆ دژی یەکێتین لەبەر ئەوە نییە کە یەکێتی گەندەڵە یەکێتی دزە هەتاوەکو دوایی باشە خۆ ئەوانیش وەکو یەکێتی هەر بە هەماشکەون سەر ڕەنگە بنەماڵی بازاری بە نمونە ئەمەندەی پارە دزیوە یەکێتی بە ماراستۆنیش بە 50 ساڵێکە پێی ناگاتەوە لەسەر مەسەی دزین و ئەلم بابەتانیان بۆیە ئێمە پێشتر وتومانە یەکێتی سەر بەبەرەی ئێرانە و ئەو سنوورەکەی بە ئێرانەوەیە پارتیش نەک هەسەت بە تورکیایە بەڵکو بەکرێک ژیراوی تورکیایبانەی کەلیمە چونکە وەکوتم لەشکی تورکیا هێناوەتە ژێردەسەڵاتی خۆی و ئێستا تورکیا بادینان و هەولێر بەڕێوە ئەبا و ئەو خاوەنی بڕیارە لەو ناوچانەیە کە پارتی تێدا بەڵادەست باشە بۆیە پەکەکە لەم دوو جەمسەرەی کە ئێستا لەو ناوچەیە هەیە جەمسەری ئێران و ئەوانە و جەمسەری تورکیا پەکەکە بیێ نێوێ باشە خۆ لە جەبهەی تورکیا ناتوانێت ببێ چونکە ئەو لە سەرەتاوە دژی تورکیایە وەکولی باکوور و ئەلەم بابەتانم بەڵام کەوتۆتە جەبهەی ئێرانەوە پارتیکرەکان پەکەکە بەڵام پەکەکە وەکو یەکێتی یا وەکو پارتی کە لەگەڵ حکوومەتێکە ئەکەوتە سەنگەرێکەوە نابێتە جاش دەڕاستیان بۆیە هیچ کاتێ کاری شیوای بۆ ئێران نەکردووە دیبلۆماسیەن کاری لەگەڵ ئێرانە کرد بێ وا کەوتێتە ئەو بەرۆش کە هاوکێشەکە وایە بەڵام وەکو دەوڵەت تەعاملی کردووە لەگەڵ ئێرانە و بەپێی بەشەوەندیەکانی خۆی هەنگاوی ناوە و قسەی خۆی کردووە مەسەلەن وەکو یەکێتی نەچوە بۆ ساڵانی و پازار بێنێ یا پارتی بڕوا لە شکی تورک و ئەلم بابەتانە بێنێ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا پارتی و شاسوار و یەکگرتو ئەم سیانە بە تەواوی لەگەڵ تورکیادان و ئەجندای تورکیا جێبەجێیەکەن خۆ لە خۆ نییە لە مانگەیە هەستێکیان ڕاکێشانە تورکیا مەسئولیان ڕاکێشە سەلاحەدین بەهادینیان ڕاکێشە و شاسوەریان ڕاکێشە ئەخۆی یاریەکە بە تەواوەتی کەشفە بۆ هەر هەموو خەڵکی ئازیزانی ئارام ئەحمەد بۆیە ئەیانەوێ یەکێتی وە دەربنێن بەتایبەتی ئەگەر بە تەواوی تەسلیمی ئەجندای پارتی نەبێ کە ئەجندای تورکیایە و مەسرور و نێچیرۆک و خۆیان نەمێننەوە و پۆستە گرنگەکان لای پارتی و بنەماڵی بازانی نەبێ من کاتی خۆی قسەیەکم کرد یەکێتیەکان پێیان ناخۆش بوو لە حقیقەتە باشە چونکە ئەمانە وتم واقع قبول ناکەن یعنی حقیقەت قبول ناکەن وتم باەکێتی خەو بەوە نەبینێ کە مەسرور بازانی لا ببە وواز لەو شیعانە خەیاڵ پڵاویانە بهێنێ کە کاتێک بۆ نمونە پاڤڵ تاڵەبانی ئەیوت ئەبێت لە هەڵبژانەکانە ئەگەر بە واژۆی ئێمە نەبێ مەسئول ناتوانێت بێ بە هیچ نابێت ببێ بە مدیری نازانم تەلبیە مدیری شتێکی ئەلەم بابەتانە یا کۆمەڵێ ژنی خۆفرۆش و سۆزانی لە وڵاتانە کەوتون ئەیانهێننەوە لە خۆیان و قسەکەن و دژایەتیەکەن و ئەلەم بابەتانە بۆیە ئەم خەیاڵ پڵاویانە ئەمە سیاست نییە لە ڕاستیە ئێمەمانان چەندە دژی یەکێتی یا چەندە دژی پارتی بین ئەبێ واقعەکە ببینین داکەتە ئەبێن لەگەڵ واقع ئێمە تەعاملکەین لەگەڵ کۆمەڵی شیعاری هەرزە و مناڵانەیە تۆ نابێت تەعاملکەی لە واقع هەندێک کەسن گەمژن لە خۆ قساکەن وەکو شیعارات و شتی ڕۆژ و ئەلەم بابەتانەکە بەڕاستیش قیمەتێکی نییە چونکە وەکو وتمان خواسی تورکیایە و تورکیاش بە بیانی نزیکاتی لە پەکەکە کە پێی وایە دەڤەری سلێمانی وە فڕۆگەخانەکەی کراوەیە بۆ پەکەکە و کوردانی ڕۆژئاوە ئەوە تا هەر ئەو ڕۆژەی کە مەسرور بازانی و شاسوان لە تورکیا بوون بۆ 6 مانگی داهاتوو حەسارەکەی سە فڕۆگەخانەی سلێمانی نوێ کردەوە و نابێت لێەوە کار بکرێت و ئەوە خۆتان ئاگادارن بۆیە گروپەکانی ناوێچێتی وەکو بەرهەم ساڵح و ئەوانی تر با بڵێن ئەوانی چونەتە سەنگەری پارتیەوە ئاگام لە جوڵەکانی بەرهەم ساڵحیش هەیە ئەمانە یەک کێشەیان هەیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەویش ئەوەیە کە لەو ڕێگایەوە یەکێتی لە کوڕانی جەلال تاڵەبانی وەربگرنەوە
یعنی کێشەی دەروون مەکتەبیان هەیە یا کێشەی دەروون ناوێکێتیان هەیە بەڕاستی لەمە بەدەر ئەمانە نە کێشەی کوردیان هەیە نە کێشەی نیشتیمانەکەیان هەیە نە کێشەی موچیان هەیە نە کێشەی ئازادیان هەیە و نە کێشەی خەڵکیشیان هەیە چونکە دەسەڵاتی ئەوانیشمان لە دوایینەوە یەکەوە بینیوە لە ناوێکێتیە جگەل لە دزی و لە گەنەخۆری هیچی تر نەبوون لەڕاستی یعنی ئینسانی عاقڵ ناتوانێت جارێکی تر متمانە بکاتەوە بەرهەم ساڵح باشە کە جەلال تاڵەبانی بەرهەم ساڵحی لە ئەمریکا هێنایەوە سەد کلچی لێیە ئەکەوت ئێستا بە $1,000,000 ئەڵێ یەک ئەمەندە پارەی دزیوە بەرهەم ساڵح لەبەرەوە بەرهەم ساڵحیش ئیمتیحانی خۆی داوە لە ناوێکێتیە لەسەر و کۆماریە ئیمتیحانی خۆی داوە جگە لە کەسێکی گەندەڵ و دز و بێپڕەنسیب هیچ شتێکی تر نییە بەڕاستی بەرهەم ساڵح لەبەرەوە بەرهەم نەجێگەی متمانەیە نەجێگەی ئەوەیە کە هیچ ئینسانێکی عاقڵ باوەڕی پێ بکات باشە نزیکترین ڕەفیقی خۆی ئەفرۆشێ لە پێناوی بەژۆندی تایبەتی خۆیان لە پێناوی پۆستێکە بینیمان لە یەکێتیاتە دەرەوە حیزبێکی دروست کرد دوای بە یەک پۆست بردیانەوە بۆ بەخا کردیان بە فلم بە پۆی سەرۆک کۆماری واتە سیاسەتەکان و بەرژەوەندیەکان ئەمانەی خسۆتە ناوی یەک سەنگەری دیاری کراوە کە سەنگەری تورکیا و پارتی عەلی ئارا مەحمەد باشە پارتی ئەوە وتمان جاشی تورکیایە باشە یەکگرتو وتمان ئەوە میتە وەکات بۆ تورکیا ئەکا و ئەردۆغان بە خەلیفەی مسلمانان ئەزانێت شاسواریش تورکیای کورسی بۆ هێناوە و دەبێت گوێ لە مسی بێت ئەمە هەستێکیان گروپەکانی ناوێشێتی و بەشێک لە کۆنە سەرکردایەتیەکە کە وەلانراون ئەمانیش چوونەتە ناو ئەو سەنگەرەوە خۆشەویستان وتمان بەژەوەندەکانیان جیاوازە بەڵام لەم قۆناغەیە لانی کەم ئەمانە یەکگرتوون هەرچی لاهورە هەرچەندە لەگەڵ پارتی قسەی کرد لەگەڵ مەسوورە دانیشتنی کرد و ئەنە بابەتەنە بەڵام چونکە پارتی تورکیا خستیان و کودەتیان بەسەرا کرد لە هەڵبژاردنەکاندا نەچووە ئەو سەنگەرە ئەگەر بچوایەتە سەنگەرەوە وەکو شاسوار لانی کەم 12 کورسیەکەی خۆی ئەهێنا لەو سەردەمانە بەڵام ئەویشیان ئاوت کرد 2 کورسیاندایە ئەوی ئیتر 4 نەما بۆ 2 کورسیشیاندایە ئەگەر بڕۆژێتە ئەو سەنگەرەوە ئەویش لەو سەردەمانە 12 کورسی خۆی ئەهێنا لەگەڵ ئێرانیش بووە لەو کاتەیە هەر کورسی هێنا جا ئێسەش من لێرەوە بە لاوری شەرجێکی ئەڵێم لەم قۆناغەژا بۆ هەر لایەکیان بڕوا ئەوی ئەیدۆڕەنێ بەڕاست یعنی ئەکەوێتە سەنگەری خیانەتەوە باشە بە ڕێی خۆم ئینسان ئاوا بمێنێتەوە لە سەنگەری تورکیا و ئێرانە نەبێ خاڵشی گەشە لە ژیانیە نەوشوان مستەفا کە پێم کە ناونەوە نەوگیرفان مستەفا و بە $1,000,000 لە ئێمە دزی یەکێ لەو کارە باشانەی کە لە مێژووی خۆیان کردی ئەوەیە کە نەبوو بە جاشی ئێران نەبوو بە جاشی تورکیا ئەوەی شێکە لە کارە جوانەکانی نەوشوان مستەفا خۆ ئینسان ئەبێ لە هەندێک حاڵەتە حەق بڵێ کابرا دز بووە ئۆکەی فێڵی کرد ئۆکەی جەردە بوو ئۆکەی ساختە بوو ئۆکەی بەڵام موقیفی باش و کۆمەڵە کتێبی باشی هەیە نەوشوان مستەفا اینجا تورکیا چیە ئازانی ئارا مەحمەد تورکیا و ئەردۆغان خەونی زیندووکردنەوەی عوسمانیان هەیە واتە دەوڵەتی عوسمانی کە ئەمە لای ئارا مەحمەد خەونی حوشترە چونکە مێژوو عەرەبانە نییە بە پاڵ بجێتەوە بۆ دواوە بەڵام لە ناوچەکەیە ئەوێ لە ڕێگەی ئیسلامیەکان و پارتیەوە لە ڕێگەی ئەمانەوە ئەم هەنگاوە بنێ بۆچی بینێ ئەم هەنگاوە تاوەکو ڕۆژ ئاوا باشە لە ڕۆژ ئاوای کوردستان هەتا منتی ناوچەی مووسڵ هەتا ناوچەی شەنگار و ئەوانە هەتاوەکو سلێمانی دوجار قەندیل بخاتەوە ژێر ڕکێفی خۆی یعنی هەنگاوەکان ئابۆ جۆرەیە وەک چۆن سەردەمی زوو کاتی سەردەمانی نالی و سالم ئۆردوی عوسمانی هاتنەکانی ئاسکانی سلێمانی ئەوەی کە سالم و نالی چامەکەی گۆڕنەوە و باسی گورگەکانی عوسمانیەکەن لە سێبانی لەسەر ئاوەکەی لەسەر کانێکی کانی ئەسکان ئێستا ئەردۆغان ئەو خەونەی هەیە کە هەمان مێژوو دووبارە بکاتەوە ئەمە بۆ خۆی خەونی ئەردۆغانە دوای ئەوەی کە ئەمانەی کرد کە من دڵنیام کە سەرکەوتوو نابێت تورکیا ئەوەی کە بە کوردی قسە بکە بە ئیسلامیەوە بە پارتیەوە بە شاسواریەوە گونی ئەبڕێ بەڕاستی چونکە بۆ لەبەرەوەی تورکیا کوردی ناوێت حتا ئێران باشترە ئێران تۆ ئەتوانی بەجلی کوردیەوە بڕێ بۆ نازانم بۆ تاران ئەتوانی بۆ خۆ گۆرانی بڵێ ئەتوانی بە کوردی قسە بکەی بەڵام تورکیا پێشەوانەی ئێرانیشە لە ڕاستیە ئەوەندە دژی کوردە جا ئەو کوردە ئەگەر جاشی خۆشی بێ ئەگەر حەسەن خەیریش بێ دیسان هەر قبولی ناکە لە ڕاستیە یعنی کێشەی من لەگەڵ تورکیایە یا کێشەی کورد و مرۆڤاتی لەگەڵ تورکیا ئەوەیە
کە کورد قبول ناکەم کە ناوی کورد ئەبەی بنمونە لای ئەردۆغان ئەڵێی نەقیزەکەی بە پاشەڵیا جووتە هاوێ لە ڕاستیە یعنی ئەمە فاشزمی تورکی ئەوەندە بەسەریاندا زاڵە. ئازیزانی یارا محەممەد من دژی ئەوەم هەر هێزێ بچێتە سەنگەری داژیکەرانەوە بەڵام من باسی پەیوەندی سیاسی ناکەم بەڕاستی لەسەر بەژەوەندی هەردوولا واتە لەسەر پاراستنی بەژەوەندەکانی هەردوولا بەڵام ئەمەی ئەمانە ئێستا ئەیکەن بۆ تورکیا سەرفەن جاشایەتیە لە ڕاستیە باشە چونکە تورکیا ڕێگە بەبوونی کورد نادا وەکو وتم حتا بە مردوویش. بۆیە پارتی و بنەماڵەی بارزانی پێیان وایە بەم ڕێگایە ئەمێننەوە دوجار تورکیا ئەم بنەماڵەی بازانیە ئەکاتە میرێ لە میرەکانی سەردەمی عوسمانی و بۆ خۆیان لەو ناوچەیە ئەژین و وەکو میرێکی ناوچەی نەوەکو وەکو کورد و حکوومەتی کوردی و ئالم بابەتانە. ئیسلامیەکانیش ئازیزان چونکە فکرەکەیان زاڵترە لە مەسەلەی کورد و لە مەسەلەی نیشتیمان و لە مەسەلەی ئەمانە چونەتە ناو خراپترین یاری بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی. خۆشتان ئەزانن ئیسلامی سیاسی دوای ڕووخاندنی عوسمانیەکان سەری هەڵداوە بەم ئەقڵ و بەرگەی ئێستاوە بۆ ئەوەی کە بەرچاوتان ڕوونتر بێ با بزانین چۆن. خاڵی هەرە گرنگ بۆ ئەوەی وەکو یاسا هەمان بێ لە ژیاندا ئازیزان بە تایبەت لە یاسای جەدەلدا ئەو شتەیە کە پێی ئەڵێن جووت بە بۆ نمونە مرۆڤ بەگشتی لەسەر 2 سێڵ یا 2 مادە دروست بووە یەکیان زیندووە ئەوی تریان مردووە و ئەم 2 مادەیە بەیەکەوە هاوتەری بەیەکەوە ژیان دروستەکەن بە کێشمەکێش ئەو یاسایەمان پێڵێن کە بوو هەموو فکرێک ڕاستە و خۆ فکری دژە بەرباس دروست ئەبێ وەکو دووشتی بەرامبەر یەک یانی بە سادەتر بیڵێم هەرگیز دڵگران مەبە کە خەڵک دژبەریت ئەکا وەجنێوە پێدا کاتێک تۆ باسێکی فکری یا کارێک ئەەکەیت ئەوە شتێکی سروشتیە بەڵام گرنگ ئەوەیە ئەو فکرەی تۆ هەمان داواکاری بێ کە خوداوەند خوازیارەتی بۆ کۆمەلگای مرۆڤایەتی یا ئەو کۆمەلگای کە تۆی تیاژیت ئەوانش ئەوەیە مرۆڤ ئەبێ ئازاد بێ بە مانای کەلیمە ئەبێ ئازاد بێ و مرۆڤ ئەبێ کەرامەتی پارێزراو بێ و مرۆڤ ئەبێ تا ڕادەی کوفریش بە خودا ئازاد بێ و ئیمانیش بە خودا ئازاد بێ بۆیە حتا باوەڕداری بە خودا زۆرە ملێ نییە دینیش لە هەندێک شوێنە هەر ئەمە ئەڵێ بەڕاستی بۆیە هەر کاتێ فکرێک بڵاو ئەەکەیتەوە ئەگەر دژە بەرد نەبوو ئەوە دەرکی بکە ئەو فکرەیە ژیان ناکە واتە ئەو فکرەیە تەمەنی درێژ نابە چونکە یاسای ژیانی تێدا نییە یاسای ژیان لە فکرێکە لە بۆچوونێکە لە جیهانبینیەکە هەیە کە دژبەری هەبێ ئەگەر دژبەری نەبوو فکرەکە مردووە لە حەقیقەتە بۆیە هەمیشە ئەم دژبەیەکە داهێنان ئەخڵقێنێ ئافراندن ئەهێنێ بۆ هزری ئینسان و بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بۆیە هەمیشە لێرەوە ئیسلامی سیاسی ئیسلام نین لە حەقیقەتە بۆیە ئەو کەسەی کە ئیسلامی سیاسی ئەم حیزبانە بە ئیسلام ئەزانێ لە هەڵەدایە تەنها فکرەیەکە لە بەرجی دیندا دروست بووە بۆ بەرژەوەندی ئەم دنیاە و بۆ دەسەڵات و بۆ حیزبایەتی و بۆ حکمڕانی کۆمەڵێک ئەشخاص و کۆمەڵێک دەموچاو و دامەزراندنەکەیشی ئەگەڕێتەوە بۆ مەدودی لە هەند باشە کە ئەو کات لە ژێر ناوی دین پاکستان لە هین جیابوویەوە دوای ئەوێنیش حەسەنی بەناو سەید قوتب پەرەیان بەم عەقلیەتەدا بۆیە ئەگەر بمانەوێ بزانین بۆچی ئیسلامی سیاسی لەلایەن ئەبوو عەلای مودودی لە پاکستان و حەسەنی بەناو سەید قوتب دروست بووە کە هەرسێکیان مرۆڤی قوتابخانە بوون نەک مرۆڤی مزگەوت واتە مامۆستا بوون یان وەرجێر بوون ئەمانە هەموویان دوای ڕووخاندنی چی هاتوون دوای ڕووخاندنی دەوڵەتی عوسمانی دروست بوون باشە واتە لە دەستپێک و هاتنی کۆلۆنیالیزما پێیا بوون ئەو کاتەی کە ئایدۆلۆژیای وەکو فاشزم وەکو لیبرالیزم وەکو ناسیۆنالیزم لە ڕۆژئاوا سەریان دەرهێنا دەوڵەتی عوسمانی لەو کاتەیە ڕووخا وەکو تای پێهات هاوکات کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوین کۆمەلگایەکی کۆپیە حتا ئەو حیزبانێشی لەگەڵ کۆمۆنیزا سەریان هەڵدا ئەوانش هەر کۆپی بوون بەڕاستی باشە ئەگەر سێری چەپ و کۆمۆنیزم لە باشوورە لە عێراقا بکەین کۆپی رووسیا و ئەوروپای شەرقی بوون باشە ئەگەر لە کوردستان سێریکەی کۆپی بۆ نمونە شیعیەکان کۆپی جیهانی عەرەبی و رووسیا بوون و کوردەکانی خۆشمان بەشێکی زۆریان کۆپی ئێران و کۆپی ئەوروپا و ئەم بابەتانە بوون
واتە هەموو ئەمانە بەڕاستی کۆپی بوون. واتە ئیسلامی سیاسی بوونێک نەبووە، بەڵام شۆکێک بووە کە لەو سەردەمەوە لە ناوچەکەدا بوونەتە ئایدۆلۆژیا بە ناوی عوسمانی خوازەکان یان ئیسلامیەکان. ئەمان نیان ئەتوانی ڕووخاندنی عوسمانیەکان هەزم بکەن، دەبوو لە جێگایەکی ترەوە سەر لە نوێ سەر دەربهێننەوە و بێنەوە مەیدانەکە. ئەوە بوو ئیسلامی سیاسی دروست کرا، بەڵام هەر ناوەکەی ئیسلامیە، فکرەکەی زیاتر مارکسیە ئەگەر ئێوە تووشی شۆک دەبن بۆ قسەیەم، چونکە بۆ سادەتر بڵێم هەردووچیان دیوی یەک دراون ئەگینا جیاوازێکی ئۆتۆیان نییە، یعنی دوو دیوی دراوێکن و بەڵام ئەوە نمونەی گرنگیش ئەوەیە کە ئێمە حەسەن البەنا و سەید قوتبمان بەڕوونی لە ئەردۆغان و ئەحمەد داود ئۆغڵووە بینیوەتەوە ئێستا. باشە داود ئۆغڵو دەوری حەسەن بەنا ئەبینێ پێی وایە کێشەکان لە ڕێگەی تاکەوە دوای گروپ و دوای گەل دوای دەوڵەت سفر دەکات. واتە تاک تورکیزماوی ئەبێ تورکیزە ئەکرێ لە ڕێگای دینەوە. باشە هەر بۆیە بۆ نمونە ئیسلامی سیاسی ئەوێ چنی عەرەبیش لەبەرکە، ئیسلامی سیاسی ئەوێ هەموو شتێکی وەکو عەرەبەکان بێ. باش ئەوانەی کەسەر بە تورکیان بنمونە ئەیانەوێ هەموو شتێکی وەکو تورکیا بێ، بۆیە تورکیزا ئێستا سێری یەکگرتووکە لە چکی سەری هەموو یەک ژنە یەکگرتووەکان وەکو ئەوەی ئەردۆغان وایە ژنەکەی ئەردۆغان. بۆ لەبەرەوەی یەکگرتو ئەوێ هین تورکیا ئەوێ لە ڕێگەی ئاینی ئیسلامەوە لە ڕێگەی ئیسلامە سیاسیەکانەوە کوردستان بکا بەچی تورکیزەی بکە بۆ نمونە. باشە ئەوەی لێ بکە. ئێستا بڕۆ لە هەولێر و باگدانە چەندین قوتابخانەی تورکی هەیە زمانی کوردی زمانی تورکی فێری مناڵانی کوردستانەکە، بەڵام لە تورکیایە نییە مناڵانی کورد فێری زمانەکەی دایکی بکە کە زمانی کوردیە. بۆیە ئەم تورکیزەکردنە لە ڕێگای دینەوەیە و کارێ بکە هەموو ئەو وڵاتانەی کە سەردەمانی عوسمانی بوون خۆیان بانگەوازکەن و بڵێن ئێمە دەمانەوێت لە ئێوە بین. بەڵام ئەردۆگان وەکو سەید قوتب یا وەکو لینین فکری دەکردەوە ئەیگوت نەخێر دەبێت ئێمە بە زەبری چەک ئەو ناچەی بخێنە ژێر ڕەشێفی خۆمانەوە. ئەوە بوو ئۆردۆگان شۆڕشی کرد بە سەردەسەڵاتی تورکیا، بەشێک بوو لە داعش و گروپە ئیسلامی تونڕەوەکان و ئەوێ لە دەرەوەی تورکیایە بە شەڕ هەموو شتێ حەسم کات. حتى خومینی ئاجزانی ئارام ئەحمەد هەمان تێزی لینین یا سەید قوتبی هەبوو، چونکە ئەویش باوەڕی بە گۆڕانکاری هەبوو لە ڕێگەی هێزەوە نەک لە ڕێگای فکر و لە ڕێگای ئەندێشە و ئالم بابەتانەوە. کەواتە ئیسلامی سیاسی فکرەیەک نەبوو کە چەندین ساڵ نوخبەیەک لە ناو ئیسلامی بیریان دەکرد بێتەوە. نەخێر دروستبوونەکەی پەرچەکردارێ بووە بەرامبەر بە ڕووخاندنی عوسمانیەکان. باشە لێرەوەیە ئیسلامیەکانی لە مڕخۆمان دەچنەوە ژێڕچێفی ئەردۆغان و ئەردۆغان بە وەلی ئەمر ئەزانن و بە خەلیفەی خوانی ئەزانن. شاسواریش وەکو مامەڵەچیە کارەکە بزنسمانە هێزی زاڵ لەکوێ بێ لەوەیە ئێستا تورکیا و پارتی زاڵن بۆ یەکە شاسوار چۆتە ناو ئەو سەنگەرەوە. پارتیش ئەوە باسمان کردووە کە بەژەوەندی مانەوەی خۆی بەسۆ بە تورکیاوە. مەسعود بارزانی ئێستا هەمان هەڵەی مەلا مستەفای باوکی دووبارە ئەکاتەوە کە هەتا شای ئێران پشتی تێ نەکرد و نەیفرۆشت بە سەدام حوسێن و بە حیزبی بەعەز وازی لە وابەستەیی وازی لە جاشایەتی وازی لە خیانەت نەهێنا بۆ شای ئێران. ئاوایە بۆیە یەکشێتیەکان کە لابراون ئەوانەیشی کە لابراون ئێستا دوور خراونەتەوە ئەوانیش خەونی دەست بەسەراگرتنەوەی یەکێتیان هەیە. واتە سەریکە ئەوانەی کە لە یەکێتی دوورخرانێتەوە خەونێکیان هەیە، یەکێتی بەرنەوە بۆ خۆیان و کوڕانی تەڵەبانی دەرکەن، شاسوار خەونێکی هەیە، پارتی خەونێکی هەیە، یەکگرتووی ئیسلامی خەونێکی هەیە. ئەم چوار پێنج خەونە هەر هەمویان لە یەکیان گرتووە چونکە بەژەوەندەکان وە ئەخوازێ بەڕاستی، یعنی تەپ و تۆزەکە لەوێ هەڵەسی. باشە هەموو ئەمانە تەنها بەژەوەندی شەخسین و بەژەوەندی حیزبی کۆی کردوونەتەوە و هیچێکێک لەمانە دوور و نزیک پەیوەندی بە بەژەوەندیەکانی کورد بەژەوەندی نیشتیمانەکەمان نییە. باشە هیوادارم کە توانی بێتم شەنوکەیەکی بابەتەکان بکەم و لانیکەم هەندێ چاوەڕوونی بدەم بە ئێوەی بەڕێز کە یاریەکان بەڕاستی بۆ جۆرەیە. جایەکێتی کە ئێستا تەوەق دراوە چیەکە ئەوە خۆیزانێ لە واقع. ئایا ئەچێتەوە تەسلیم ئەبێتەوە پارتی بنەماڵی بازانی لەگەڵ یا حکومەت دروستەکاتەوە؟ باشە ئایا ئێران لەم هاوکێشەیە لە عێراقا ئایا وەکو چۆن لە سووریا تێکشکا ئێران ئایا لە عێراقشە تێکشکێ؟ باش نییە؟ چونکە چەندە لەبەرەوەی کە یەکێتی لە سەنگەری ئێرانە بووە چەندە ئەو گروپانەی سەر بە ئێران بوون پاشەکشەیان کردووە ئەوەندە یەکێتی پاشەکشەی کردووە لە واقع. ئەو بۆ مشکلەکە یەکێتیە. بۆیە ئەبێت چاوەڕوانکەین بزانین مەسەلەکە چۆنە
بۆیە چوونی سەلاحەدین بەهادین و شاسوار و مەسعود بارزانی بۆ ئەوەیە کە حکوومەتێک دروست ببێ کە حکوومەتەکە بە دڵی پاتی و بنەماڵی بارزانی بێت. ئەمە عەسی مۆزوعەکە. جایەکێتی تەسلیم بە واقعیان نابێ یا بەدینێکی تری هەیە ئێمە نایزانین ئەو با بمێنێ بزانین چۆنە بێت. باشە ئەزیزانی ئارام ئەحمەد ماوە بە ئێوەی بڵێم بە سروشت لە فەرهەنگی هیچ نەتەوەیەکە لەم دنیا پان و پۆڕەدا بە درێژایی مێژوو و هەتا دنیا و مێژوو هەبێت نابێت نییە وڵاتێ نەتەوەیە هەموو توانای بەگەڕ بخە تۆ وەکو نەتەوە وەکو نیشتیمان پاکتاو بکات و لە ناوبەرێ لە هەموو دنیاە وەکو تورکیا خۆی بە ئاشکرا هەوڵ بدا کورد لە ڕێگەوە دەربهێنێت. باشە هەوڵ بدا زمان و فەرهەنگ لە ناو بەرێت هاوار بک بە ئاشکرا بڵێ لە هەر جێگەیەک کیانێکی کوردی هەبێ لەو پڕی دنیا بێ ئێمە لە ناوی ئەبین کەچی تۆ هەستی ببی بەجاشی ئەمە نەدین نە ئایدیا نە ئاین نە ئەخلاقی سیاسی نە ئەخلاقی کۆمەڵایەتی هیچ شتێک بەڕاستی ئەمە قبوڵ ناکات. بۆیە ئەوەی کە ئەو سێ چوار گروپە ئەمڕۆ ئەیکەن باشە بۆ تورکیا بەڕاستی لە هیچ فەرهەنگێکە لە ئاسی دنیاە نەجێگەی بۆتەوە نەجێگەی ئەبێتەوە بەڕاستی ممکن نییە حکوومەتێک بکە حکوومەتی تورکیا و ئەردۆغانیە ئەلمانی بێ هەروە بیرەکاتەوە ئیسلامی بێ هەروە بیرەکاتەوە کۆمۆنیستی بێ هەروە بیرەکاتەوە تورکیا باشە خۆی هاوارکە بڵێ کورد لە هەر شوێنە بێ ئێمە قەت نایڵین ببێ کەچی تۆ بچی بی بەجاشی پشی لەگەلای دابنیشی ئەمە لوتکەی بێشەرەفیە هەم بۆ بنەماڵی بارزانی هەم بۆ شاسوار و هەم بۆ سەلاحەدین بەهادین بەڕاستی. بۆیە ئەو ڕۆژەی کە تورکیا فڕۆکەخانەی سێمانی دووبارە داخاتەوە شاسوار لە ئەچێ بۆ تورکیا جاشایەتی مۆرەکە بۆ تورکیا باشە ئەمە هەر بێشەرەفی و بێئەخلاقی نییە ببورن کە ئاوا قساکەم ئەمە هەر بێشەرەفی بێئەخلاقی نییە ئینسان ئەکرێ بێشەرەف بێ بەڵام ئەکرێت جاش نەبێت جاشی داگیرکردنی وڵاتەکەی خۆی باشە ئەو لەش فرۆشەی کە لە جابخانەکانی ئام هۆڵندایە ئەوانەی داناخە لەشی خۆی ئەفرۆشێ شوناسی خۆی نافرۆشێت تاکید بلەوە ئەگەر بڕۆی بێڕێزی بە خاکەکەی بە نەتەوەکەی بە زمانەکەی بکەی ئەداتە بە شەق هەر ئەو پێڵاوەی کە سێکسی پێوە فرۆشێ ئەیکا بە دەمدا ئەگەر بشی سیگاتی بە گەل و نیشتمانەکەی خۆ بکەیت ناشێ بەجاش بۆیە ئەمە لوتکەی بێشەرەفی و بێئەخلاقیش نییە لەوەش بەڕاستی خراپتە جێی نابێتەوە ڕاستیە یعنی لە هیچ بێشەرەفێ هیچ بێئەخلاقێ لە هیچ لە شرۆشێ ناوەشێتەوە لەو خێزانە فاسدەی واحد نەبێ بەڕاستی من تێناگەم لە خەڵکی سلێمانی بەڕاستی ئێمە لە ساڵی 90ەکان و 84 و 85 و تا دواترەوە کە گەنجی 415 بووین حکومەتی بەعسمان بەزاڵە هێنابوو کاکە باش نییە کەشی ئێستا تێناگەم شاری سلێمانی چۆن شارێکی ڕۆشنبیریە کە شاسوار لە سلێمانیە نایەنە بە شەق بەڕاستی خەڵکی سلێمانی بە ئێوە ئاڵێم کام ڕۆشنبیرنی ئێوە ئێوە چی ئەکەن دەو شارە ملیۆنێکی تێدایە باشە ئێوە چۆن کۆنابنەوە چۆن پەلاماری تیڤیەکەی شاسوار نادەن چۆن پەلاماری شاسوار نادەن چۆن نایخەنە ژێر پێ چۆن شاربەدەی ناکەن لەو شارەیە بەڕاستی ئێوە شەرم ناکەن خەڵکی سلێمانی ئێوە بەڕاستی خەچاڵەتی ناکێشن بۆچی ئەم سەتان داخستۆ لە بەرامبەر هەر هەموو شتێکە بۆچی قسە ناکەن ئەگەر 10,000 کەس بەیانی 500 کەس کۆ بێتەوە بڕوا تیڤیەکەی شاسوار دابخا وەبچی ئەم ماڵە بێحورمەتە لەو شارە دەرکا بیان کاتەوە بە گەوڕەکەی ئەتاتورک و نازانم ئەردۆغان و بنەماڵی بارزانیە ئێوە بەڕاستی کوێی ئەمە خراپە بۆچی ئێوە ئەو کارە ناکەن ئازیزانی خەڵکی سلێمانی ئێوە بەڕاستی هیچ شەرم و شوورەیەکتان نەماوە لەم دنیایە کاکە خۆ من ڕێزم بۆ خەڵکی هەولێر هەیە ڕێزم بۆ بادنان هەیە کاکە مێژووی لانی کەم 50 ساڵی ڕابردووی مێژووی سلێمانی بۆ کاکە مەلا مستەفا تا نەهاتە سلێمانی کردە پیاوی نەزانی کاکە هەمووی لە سلێمانی سەرچاوی گرتووە کاکە باشە لە ناوێکێتیا کە 20,000 شەهید هەیە ئەزانم کە زۆربەی کوڕە قارەمانەکان کە شەیکران گەرمیانەکان بوون ئەو نەقارەمان بوون حتا نەخەڵکەس خەڵکی سلێمانێکیش باشە بەڵام ئێوە بۆچی ئێوە ئەو کارە ناکەن بۆچی ئێڵن شاسوار لەوێ پیازە بکە تیڤیەکی خوێڕی دابنێ لە ناو شاری سلێمانیە بێت بیمیتێنە لە ڕاستیە کارەساتە ئێوە چ شارێکن من ئێستا وام لێ هاتووە هەر پێم عیبە بێمەوە بۆ سلێمانی چۆن شارێکە بێ ئەوەندەی بێتە سەڵات و ئەوەندە زەلیل بێ ئەو هەموو ڕۆشنبیرە قەڵەم فرۆش و خائینە چیەکەن لە ڕاستیە بۆچی ئێوە لە بەرامبەر ئەو بێشەرەفەیە ئێوە ڕاناوەسن وە شاربەدەری ناکەن لە سلێمانیە من بەڕاستی لە ئێوە تێناکەم برادەرێک نامێکی بۆ نووسیوم نامەکەی ئەخوێنمەوە با بیخەمە سەر شاشە خۆشەویستان نامەکەی بۆ ئەخوێنمەوە و ئەو کاتە بەجێتانەیەوە چایشمان تۆزێک کەس بۆ بزانم بۆ مەخوێنێتەوە بەعینەکە ئەبا تاقیکەینەوە کاکە
نامەکە ئەڵێ چی خۆشەویستە هەروکو خۆی بۆی خوێنمەوە چونکە نامەکەی واقع ئەڵێ من دوو کوڕم هەیە هەردووشیان دڵیان بە دوو کچەوەیە کە دایک و باوکیان خەڵکی دیار بکردن زۆر لەوە ئەتەسم بیانی بسمە سەر بەڕێی ماڵیان بە شەق دەربانکەن و بڵێن ئێمە کژ ناین بە جاش و خۆفرۆشی وەکو ئێوە لە ڕاستیشدا پێیان بڵێن ئەمە واقعی حیزبەکانی ئێمەیە بە سەدان ئەندامی قارەمان کۆمەڵە و دیموکرات ڕۆژهەڵاتیان ترۆر کردووە جاوە ڕاستە ساتە لە 450 دانە کۆمەڵ و دیموکرات لە دوای نەوەیەکەوە ترۆر کراوە لەو ناوچەیە پدەسی ئەم حیزبانە بە سەدان ئەندام ژن و پیاوی پەکەکەیان ترۆر کرد یان تەسلیمیان کردون بە تورکیا نیو سەدەیە یەکتر تیرۆرەکەن شەڕی براکوژیەکەن خەندەق لێ ئەدەن دژایەتی هەسێ پاچەکەی ترەکەن چالاکی و شۆڕشی مەدەنی هەسێ پاچەکەیان پەخستووە ئێستا بە بەرچاوی هەموو جیهانەوە لە تورکیاوە دەیانەوێ حکومەتێ دروستکەن بۆ ناوبردنی قەندیل و بۆ ناوبردنی ڕۆژ ئاوا هەموو جیهان هاتۆتە سەنگەری قەزەی کوردیەوە کەچی ئەم جوێن ئەدا لێرەیە چونەتە باوەشی تورکیاوە ئەوە جوێنەکەشی ڕاستە بەڵام من لەبەر حرمەتی ئەوە ئیجارمەوە کۆتاجار کە ئەمریکا چەک و یارمەتی داوە بە ڕۆژ ئاوا سعودی و ئیمارات پارەکەیان داوە لە ڕقی تورکیا و قەتەر کاگاران دوێنێ ماکرۆن سەرۆکی فەڕەنسا دەڵێ کورد لە سووریا جەنگ دەکا لە پێناوی ئازادیە سیناتۆری کۆشکی سپی بە تورکیا ئەڵێ بەرۆشی کورد بەردە چونکە هیچ وڵێشی لێ قبوڵ ناکەین هەموو سەحافەی ئازادی جیهانی عەرەبی بەرگی لە قەزەی کوردیەکە کەچی ئەم ئەوڵەکەشی وت ئەوانەی ئێمە چۆتە تورکیا دەیانێت حکومەتێ دروستکەن لەسەر دەستی تورکیایە باشە ئەمە قسەی ئەو برادەرە بوو بۆیە بەشێکی زۆر نامەکەی بخوێندەوە کە بەڕاستی حقایقی تێدایە ئەمە واقعی ئەو کۆمەڵگەی ئێمە بۆیە ئێستا یاریەکە بەم جۆرەی ڕاستیە جا با چاوەڕانکی بزانێکین ئایا دانیشتەکانی یەکێتی و پارتی بەکوێگا و چۆنی بە چۆن نابێ با بزانین و نفوسی ئێرانیش ناوچەکە چی لێیە گۆڕانکاریەکە ئەمە ڕەنگە 6 حومانێکی ترش بخیانە بەڕاستی بەڵام ئەمە واقعەکەیە کە تێدایە دووبارە یەکەم و تورکیا کە دژی یەکێتیە لەبەر ئێران و ئەوانە نییە لەبەر پەکە و لەبەر پێدەیە بەڕاستی تاو پێمان خۆش بێ پێیان ناخۆش ئەمە واقعەکەیە تاو من ئیتر کاتان ناگرم خۆشەویستانی ئارام ئەحمەد هیوادارم کە بە چاوەڕوونیم دابێ و قسە باسی خۆم کردبێ ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە شەو شەوگاتان شاد بێ تەخواتان ئەسپێر خواتان لەگەڵ باوەش بخۆمەوە چاوتان نەبێ بەخێرچن